پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایان. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادەن. داری وایە وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی فەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە فەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. منار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەمەیەک کردێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان، بەرنامەکانی ئەم شەومان تایبەتە بە تاوتۆکردنی دۆخی ئێستای کوردستان پاش ڕووداوەکانی 2 هەفتەی ڕابردوو بە دیاریکراوی هێرش و پێکدادانی لالەزار، دەستگیرکردن و زیندانیکردنی شاسوار و ئەوەی کە ئێستا لە کوردستانە ئاگوزەرێت و لێرە بەدواوە چی دەبێت. بەرنامەکانی ئەم شەومان تایبەتە بەم باسە و ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لە گەڵمانە و لە کۆمنت پرسیار و سەرنج و تێبینی بنووسن و لێرەدا تاوتوێی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژە پێدا بەرنامی تایبەتی ئەمڕۆمان تایبەتە بە تاوتۆکردنی دۆخی ئێستای کوردستان و ئایندەی ئەم دۆخە پاش ڕووداوەکانی 2 هەفتەی ڕابردوو. ئەم بابەتەش لاگەڵ موحسین کەریم سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەر تاوتۆ دەکەین. موحسین کەریم، ئێوارەت باش و سپاس، ئەمجارش دەعوەتی ئێمەت قبوڵ کرد. ئێوارەی ئێوەش باش و سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن. ڕێز و سڵامان بۆ بینەرانی پێشەنگ TV هەربژین. زۆر سپاس. کوردستان لە 2 هەفتەی ڕابردوودا کۆمەڵە ڕووداوی سیاسی جۆراوجۆر و جیاوازی بەخۆیەوە بینی. هەروەک ئاماژەم پێدا لە ئەو پێکدادانەوەی کە لە سەرچنار و لالەزار ڕوویدا
دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید، زیندانیکردنی سزای زیندانیکردنی بۆ 5 مانگ، هەروەها درێژکردنەوەی زیندانیکردنی شێروان شێروانی لە هەولێر، دەستگیرکردنی لاهوری شێخجەنگی و ئاخر شت دوێنێ تەقەکردن لە ڕۆژنامەنووس و چالاکوان هێمن مامەند. بەر لەوەی کە بچینە وردەکاری ئەم باسانەوە، دۆخی ئێستای کوردستان هەمان دۆخی ماوەی ڕابردووە؟ ئەزانی چۆن من پێم وایە کە دۆخی کوردستان بە شێوی گشتی بڵێ هەمان دۆخی ڕابردووە بە شێکی گشتی ئەگەر سەیری بکەین، چکە لە ئازان ئەو دۆخەی کە هەبوو بەر لە ڕووداوەکانی لالەزاریش دۆخی کوردستان دۆخێکی ناجێگیرە لەباری سیاسی و ناجێگیرە، لەباری باڵین پەیوەندی بینی دوو هێزە ئەسڵیە ئینەکەی ناسۆیزمی کورد کە پێگەنەری حکومەتن یەکێتی و پارتی ببەخشن ناجێگیرە، مندا معلومە دەمانگە نزیکی دەمانەوە انتخاباتیان گوت تا ئێستا ناتوان حکومەت پێک بێنن، هەر ڕۆژی لێرە و لێوێ مەسەلەن کێشە دروزە بێت، دەوڵەتان ملیان قاچا کێشە ناو کوردستان مەسەلەن هەموو ڕۆژە لەم لالە ولا درۆن و درۆن هەڵدانی درۆن و هاتە ناوە مەسەلەن بۆ ناو یعنی تەدەخل لە کاروباری کوردستانی عێراق هەیە، کێشەی حکومەتی هەرێم با بڵێن ئەگەر بڵین یەکێتی و پارتی لەگەڵ دەوڵەتی مەرکەزی لەگەڵ حکومەتی بەغا لە هەزار کێشەیەکە کە ئەو سەری دیار نییە، مەسەلەی ژیان و گوزەران و موچی خەڵکی کوردستان سپێرا بە مەحاڵ کەس نازانێت چی ڕۆە چی ئەبێ، بۆیە من پێم وایە کە لە بەشێوەی گشتی چوارچێوەی گشتی دۆخی کوردستان ئەم دۆخەی کە دۆخێکی نائارامە نائەمنە، دۆخێکی سەر لێ شێوانە، دۆخێکی نائیستیقراری سیاسیە، دۆخێکی کە ژیان و گوزەرانی خەڵک لەسەر لێواری خەتەر و بەڕاستی کارەساتایە. بەڵام سەرباری ئەمە ڕووداوەکانی لالەزار یعنی ئەم فاکتەرەی ئەم دۆخەی قوڵتر و خەتەرناکتر کردەوە، یعنی پیشانیە کە ئەم دۆخە بەداخەوە بەرەو باشتر ناڕوات لە ژێر سایی دەسەڵاتی کێتی و پارتی و ئەو دۆخەی کە باسمان کە تەدەخلی وڵاتانی ناوچەکە و کێشە لەگەڵ مەرکەز و محاولاتی جۆراوجۆر ئەمانە هەمووی ئەو مژدەیە نابەخشێت کە خەڵکی کوردستان بەرەو ئایندەیەکی ڕۆشن و خۆش بڕۆن، بەرەو ئایندەیە کە ژیانیان باشتر بێت، کە ئەمنێتیان دابین بێت، کە ئاسایشی کۆمەڵاتیان دابین بێت. بۆیە بەبڕای من ڕووداوەکانی ئەو ڕووداوانی کە وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد بە تایبەتی ڕووداوی لالەزار بەڕای من یەک نوقتەی کە ئەمەوێت ئیشارەی پێ بکەم ئەوەی کە پیشانە دۆخەکە بەرەو خەتەرترە ڕوادەوەی کە هێزێکی دەسەڵات ئامادە بوو بۆ تەسفیح حسابی خۆی لەگەڵ هێزێکی ترا باڵێن لەگەڵ گروپێکی ترا ئامادە بوو چەک بەکار بێنەوە بەو شێوەش کە یعنی ناو شار و لە ناو گەڕێکی دانیشتوانی هاوڵاتیان ناو شوێنی ژیانی ئەوانە ئامادە بێت هەزاران چەکدار بێنێ، مەسەن ئەنواع ئەشکال چەکی قورس و تانک و هەمەر و باجەر و ئەمانە بێنێت دەسن بە تۆپ و بە درۆن لە شوێنێک با لەناو ماڵ و حاڵی خەڵکە. ینی ئێمە دیمەنی دوای شەڕەکەمان بینی نەگەر لالەزار بەشە لە ماڵی هاوڵاتیان وێران بوو بۆکو جەڤایانی کرابوو ئەو دۆخەی کە دروستی کرد بەتابەتی دوای ئەوەش یعنی ڕاپێچ کرد مەسەن ئەوەی کە دژێر ناویەوەی کە بەحساب لاهورجەنگی ئەمری قەبزی هەیە، بەڵام دۆخەکە بۆ ڕۆژ کە مەسەن کۆمەڵی خەڵک کە لەوێ بوون، یعنی ئەگەر مەسەلەکە باڵێن ئیلقای قەبزی یا بڵێن قەراری گرتنی لاهور هەیە پاشەوەی کە شەڕەکە تەواو بوو مەسەن ئەوە چارەنووسی و خەڵکەی تر کە لەوێ گیراوە هین کرایە، بەڵام معلومە کە ئەمە دیارە ڕەبتێکی بەوە نییە. ینی مەسەن بە تایبەتیش من پێم وایە کە دۆخی کوردستان دۆخێکە کە بەرەوکتم بەرەو خەتەر ئەڕوا ناڕەزایەتی فراوان هەیە بەرامبەر بە دەسەڵاتی یەکێتی و پارتی تووڕەیی هەیە لەیان لە ناوچەی دەسەڵاتی یەکێتیە ئەم جموجوڵە زیاترە بە جۆرە پارتی توانیوێتی بە جۆرێک ناڵەمین توانێتی نوعێک لە سەرکوت لە کە لە دوای سیوێکی ئابەوە، یعنی ئەو ڕەجعەتی کە لە سیوێکی ئابوو هێناوێتی بەڕای من تا ئێساش بە جۆرێک بەسەر خەڵکە سەپاندوێتی، بەڵام لە منطقەی دەسەڵاتی یەکێتی ئەم جموجوڵانە زیاترە، جەماوەر ناڕەزایەتی جەماوەر فراوانترە موجودترە، هەتا زۆربەی قیاداتی ئۆپۆزیسیۆن لە منطقەی سێمانین. ئەمە بۆ یەکێتی گونجاو نەبوویتر لەم دۆخەیە کە خەڵک تووڕێ لەیان خەڵک ینی هیچ شتێکیان پێ نیە بۆ خەڵک و هەموو ڕۆژێک ئەگەری تەقینەوەی خەڵگەیە بە بڕوای من یعنی ئەم خەتەرە لەسەر یەکێتی زیاتر بوو. وەکوتم پارتی ڕەنگە تۆزێ ئیحساسکە کە وەزعی باشترە بە تایبەتی لە پەیوەند بە مەرکەز لە پەیوەند بەوەی کە مەسەن لەگەڵ تورکیا ئەوانە پەیوەندەکەی قوڵترە باشترە مەسەن یەکێترە دۆخێکی خراپترە، بۆیە ئەمە یعنی خەتەری لەسەر یەکێتی زیاتر دروست کردو. یعنی مەسەن ئەگەری ئەوە هەیە کە یعنی ئەم ناڕەزایەتی کە خەڵک هەیەتی یعنی لە پێشا لە منطقەی یەکێتیا بتەقێتەوە چارەنووسی یەکێتی بەلایە کابخە، ینی هەتا بەرەوەی بگاتە مەسەن هەولێر
بەتایبەتی کەوتم زۆربەی قیاداتی ئۆپۆسیۆن بەتایبەتی ئۆپۆسیۆنی بۆرژوازی لە مەنطقەی سێمانی و خودی لاوە شێخجەنگیش وەکو هێزێکی چەکدار بەتایبەتی نفوزێکی ناوی کێتیا هەبووە ئەمە فترێک هاوسەرێکی کێتی بۆ قسە ژۆکە کە لەناو ڕیزەکانی هێزی چەکداری کێتی دەستگا جاسوسی و سیخوڕیەکان و کۆماندەکانی نفوزی هەبێ باشە ئەمە خەتەرێکی دروستم کە خۆشی ڕایگەاندۆ چەندجار ڕایگەاند کە من ئامادەم پێش خەڵکەوم یعنی ئەو خەتەری کە من باسم کرد خەتەرێک کە یعنی لەسەر دەسەڵاتی کێتی و هەیە یەکێتی و پارتی هەیە و بەتایبەتی یەکێتی بە حکمی ئەو لاوازی کایەتی لە مەنطقەکە زۆرتر وەکوتم ناڕزەتەکان لەوێن زۆربەی قیاداتی ئۆپۆسیۆن لەوێن خۆی یەکدەست نییە خۆی مەسەن دەپارچەیە بەتایبەتی دوای مردنی تاڵەبانی باوک ئەمانە هەمووی یەکێتی لە دۆخێکی خەرتەترا دانابوو لە بەرامبەر پارتی لە بەرامبەر دەتەوازی ناوچەکە لە بەرامبەر خەڵکە بۆیە مەسەن ئەم کاری کە کردی یعنی بۆ ئەوە بوو کە پامێ بە خەڵک بات بڵێ بابەگیان هەموو جموجۆرەك من سەرکوتەکەم اینجا لە کلایەکی کەشەوە بەڕای من لێرەیە پای ئێران لە هاتۆتە ناوە مەسەڵەن من ڕاستەکەی پێم وایە کە ئێران دەوری هەیە لەماوە ئەو شتانەش کە ڕاگەیەنراوە مەسەڵەن مەبەست لە ڕووداوەکەی لالەزار و ئەو سەرکوتەی ڕووداوەکەی لالەزار بە دیاریکرای ڕووداوەکەی لالەزار کە بە بڕای من دەستی ئێرانی تایە و بە جۆرێک مەسەڵەن ئەمەش وەکالەتی باڵێن ئاژانسی تەسلیمی ئێرانی هینێکی بڵاو کردووە شتێکی بڵاو کاڵێ لاور شێخجەنگی نۆکەر و عەمیلی سەهیۆنیزم و ئەمریکا بووە بە جۆرێک یعنی پشتیوانی لە هینەکەی پاڤێڵە کادووە قسەش هەیە لەوەی کە حەجی شەعبیمانە هاوکاری هینیاکە بەڵام بەرحاڵ یعنی ئەم پەیامە بەڕای من ئەوەی ساڵی 2000 بیرمەخاتەوە کە کاتێک یەکێتی هێرشی کرد سەر حیزبیەمە و قەتوعامی هاوڕێیانێمەی کرد ئەو بوو کە ئەو کاتە جمهوری ئیسلامی لە ڕێگەی ڕەمەزان زادەوە لە ڕێگەی مەسئولی قەرارگای ڕەمەزان نامەی نرد و ستایشی تاڵەبانی کرد یعنی من مەبەست ئەوە نییە کە ئەم دوو ڕووداوە بکەم بە یەک یعنی ڕووداوی تیرۆری هاوڕێیانی ئێمە مەسەلەیەک بۆ ڕووداوی مەسەن هێشتن بۆ سەر لارەزار مەسەلەی ترەکە یعنی جیاوازی ئەم دوو کەیسی گیان بەڵام مەبەست کە بڵێم کە لێرەشا دەستی ئێران لەم ڕووداوا هەیە و بەڵام یەکێتی وەکوتم ئەمە بەعدێکی فراوانتری هەیە ئەو یعنی لێدان لە ئۆپۆسیۆن هەتا مەسەلەوەی شاسوار کەیسەکەی شاسواری چەند ساڵەمەوە پێشە بەڵام بۆ ئێسەی هێنێ مەسەلەن هەتا چەندین محاولاتی تر یعنی گرتنی ڕۆژ باڵێن ڕابەرانی خۆپیشاندەران مەسەلەن ڕێگەگرتن لە هەر جۆرە جموجوڵێک و چالاکیی سەرجادەیی یعنی ئەمانە بە بڕوای من یەکێتی نیشتیمانی پێویستی بە دانگیرکردنەوە هەیە پێویستی بە سەرکوت هەیە لەم دۆخەیە کەوتم دۆخێکی نالەبارە لە کوردستان پەیوەندی ئەوان لەگەڵ ینی حکوومەتی هەرێم و یەکێتی و پارتیەکە خەڵکە پەیوەندێکی خەتەر و ئاڵۆزە و هەر ڕۆژێک ئەگەری تەقینەوە هەیە بۆ یەکێتی بەڕای من پێویستی بە سەرکوت هەیە پێویستی بە بێدەنگکردنی هەموو ئەو لایەنانە هەیە کە بە جۆرێک ترسی لیان هەیە یا بە جۆرێک دەنگیان هەیە یعنی هەتا بەسیترین جموجۆڵ بەڕای من بە شێوازی جۆراجۆر ڕێگری لێ کاتووە ئەوێت کە یعنی لە هاوکات ژۆکوتم ئەم منطقەیە نفوزی ئێرانە بۆیە بە جۆرێک ڕێگە نادرێت کە هەر محاولەیە کە نفوزی دەسەڵاتی یەکێتی زەعیف کات دەسەڵاتی یەکێتی لاوازکات بە بڕامی ئێران قوڵی ناکات و تەوازنەکە تێگەچێت بۆیە من پێمایە کە لێرەیە لە پاڵ بەرژەوەندی ڕاستەخۆ یەکێتیە بۆ هێشتنەوەی دۆخەکە و بۆ ڕاگرنی دەسەڵاتی خۆی بۆ نەوعێک تەسفیه حساب لەگەڵ نایارانیە و پەیامی گەیاندنی پەیامی ترس و تۆقاندن بە خەڵک کە هیچ شتێک قوبوڵ ناکەین باشە هاوکاتیش مەسەلەیەکە کە تەوازی ناوچەکە بێ لە منطقەی سێمانی دەسەڵاتی یەکێتی لەژێر هەژمونی ئێران و لە بەرژەوەندی ئێران و بە لەم تەوازنە ناوچەی ئیقلیمیە ئەبێت لە پاڵ ئێرانە بێت بە بڕوای من ئەمە ئەتوانم بڵێم ئەو هینە بوو کە سەرجەم ئەم دۆخەی بەرەو دۆخێکی خەتەتر بردووە بەرەو دۆخێکی مەترسیدار بتر بوو هەم لە پەیوەند بە ژیان و گوزرانی خەڵک هەم لە پەیوەند بە ناڕزاتیەکانی خەڵک هەم لە پەیوەند بە تونکردنەوەی سەرکوت و با بڵێن تۆقاندن لەلایەن یەکێتی نیشتیمانیشەوە کە تا دوێنێ دەستی ئەلەرزی ئێستا بارحاڵ بە هەموو شەوەیەک محاولاتی خۆیە کادووە بڕام پێم وایە ئەخی فیشێکی خۆیەتی یەکێتی نیشتیمانی تەقێنێ یعنی لەوە زیاتر تەحملی نەئەکرد نەیەتوانین تەحملی ئەم دۆخەکە بۆیە بە بڕای من ئەم ڕووداوانەی کە ئێسەی بینین ڕووداوێکە پەلەقاژێکی یەکێتی نیشتیمانیە بۆی کە بتوانێت دەسەڵاتی خۆی ڕاگرێ و تەسفیه حسابی خۆی لەگەڵ ئۆپۆسیۆن لەگەڵ نەیارەکانی لەگەڵ خەڵک بە جۆرێک بکاتەوە فەزاکی سەرکوت و داپڵۆسی دامەزرێنێ دواتر دێمە سەر ناڕەزایەتیە جەماوەریەکان و خۆشتان چوونە سەرورتر لەسەر ڕووداوەکەی لالەزار بکەن بەڵام دەستگیرکردن و زیندانیکردنی شاسوار عەبدولواحید و هەروەها درێژکردنەوەی زیندانی شێروان شەروانی لە هەولێر
ئەمانە ڕێککەوتن لە هەمان کاتە ڕوویاندایان بە جۆرە لە جۆرەکان ڕەتی لانی کەم ئەوەیە گەڕێتەوە بۆ شاسوار و نەوەی نوێ بەو ئامانجەوە هەیە کە تۆ ئێستاشیت کردەوە. ئەزان چۆن من پێم وتم دۆخی کوردستان دۆخێکی خەتەرە نامستەقیڕە. من بەر لەوەی کە باسی ئەوە بکەم کە یعنی بۆچی یەکێتی ئەمەی کرد لە منطقی دەسەڵاتی خۆیان باسی دۆخێکم کرد کە نەک تەنها یەکێتی وتم یەکێتی و پارتی لە بەرامبەر خەڵکان کەوتۆتە بەرامبەر خەڵکەوە خەڵک لەیان تووڕێەوە هەر لەحزەیەک خەڵک ئەوێت ینی دەستی فرسەتی هەبێت کە دەسەڵاتی ئەوان بڕوخێنێ. پارتی دیموکراتی کوردستان هەمیشە محاولی سەرکوتی کردووە هەمیشە دەنگە ناڕازیەکانی سەرکوت کردووە. مثلەن ئەو یعنی دیقەت بە مثلەن شیروانی چەند ساڵەمە پێش لە ساڵی 2021 هین کراوە ئەگەر هەڵە نەبم زیندانی کراوە قرار بۆ ئازاد کە جارێکە بۆی تازاکەرەوە بەرحاڵ ئەمە یعنی مثلەن لە چوارچۆی هەمان ئەو سیاسەتی سەکوتای کە پارتی بەردەوام درێژەی پێیاوە مثلەن هەتا ینی فترە لەمە پێش لە منطقەی سۆران بۆ مەسەلەی ئەو کارەبا تەقان لە خەڵک کرد و کەسێکیان کوژ بە ناوی حەسەن. یعنی من پێم وایە کە پارتی ئەمە بەشێکە لە سیاسەتی بەردەوامی وەمی کردو بەڵام بۆ یەکێتی من پێم وایە کە دەورانێک زانین چۆ دەورانی یەکێتی وای ئیدعا کرد کە منطقەی یەکێتی منطقەی دیموکراسیە ئازادی هەیە خۆپیشاندان ئەکرێ ئەحزاب ئازادە بەڕای من ئیدعایەکی هەبوو بەڵام من ئەمەیە بڵم کە ئەم ئیدعایەش تەواو بووە. یعنی پارتی هەیە عەلە سەرات دەردینەڵێت پارتی دەسەڵاتێکە سەرکوتگەرە ڕێگە بە ناڕەزاتی نایەت وەمە خەڵکوسان ئەمازانێ یعنی لە خەڵکی مەسەلەن حتمما مامۆستایان و موچەخۆرانی هەولێریش هەمان دەرد و کێشەی خەڵکی سێمانیان هەیە بەڵام بۆچی لەوێ ناتوانن دوو چەند جارێکات سەرجادە ئەو بە ئیهانە بەلێدان بە هینکردن یعنی بە شوێکی زۆر وحشیانە معاملەیان کردن. بۆیە من پێم وایە ئەوەی شیروانی بەشێکە لە ینی درێژکراوی هەمان سیاسەتی پێشتری پارتیەکە ڕێگە نایەت هیچ دەنگێ هەبێت هەر دەنگێ پێچوانێ ئەو بێ ڕێگەی نایەت هەتا هەر دەنگێک بۆ باشتری ژیان لۆ نمونەکەی مەسەلەن منطقەی سۆرانم بۆ باس کردی قەزای سۆران ڕێگەی نایەت یعنی بۆ یەکێتی بەڕای من یەکێتی دەورانێک ئەم ئیدعای هەبوو لێرە دیموکراسی و لێرە چێ و چیە ئەمە ئیتر ناخوا بۆی ئیتر خەتەرە لەسەری بۆی ئەبێت یعنی ئەمەش تەواوکە و تەسفێکە بڵێ با بگیان یعنی ئەو ژێ وەکو پارتی یعنی ئەو ئیدعاشی نەمێنێ دەو ئیدعاشی نامێنێ و بە بڕای من یعنی بۆیە بە مشخصێکە دیقەت بەی هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی زۆر زیاترە مثلەن گرتنی شاسوار لەم دەمینەیە پەراماردان بۆ لەلازار گرتنی مەسەلەن لاور شێخجەنگی داخستنی میدیاکەی میدیای زۆمەگەر لاور تاوانبارە و هین لەسەر میدیاکەی بۆ داخل بەرحاڵ یعنی مەسەلەن ئەم شتانە هەمووی خۆ معلومە کە چییە هەتا مەسەلەوەی کە تۆ باسی هینە کرد باسی ئەو کوڕەت کرد ڕۆژنامە نووس هێمن مثلا ئەمە احتیمالی زۆرە بەڵێ احتیمالی زۆرە کە بە جۆرێک دەستی پارتی بێت یعنی چکە ئەم کەسە من بەڕاستی ناتوانم یعنی وەکو بەڵگەیەکی بڵێم بەڵام ئەم کەسە بە جۆرێک یعنی یەکێک بۆ لەو ڕۆژنامەسەی کە نوعەنما تەعاتف و لایەنگری بۆ پەکەکە هەبوو و لەگەڵ یەکێتیا کێشەی تۆ نەبوو خۆشی دیعاە کرد کە من ینی کە دژی پارتی و دژی بارزانیە بۆیە ئەگەری ئەوە هەیە ینی کە لەلایەن پارتی و لەلایەن بە جۆرێک دۆستەکانی پارتی دەستگای هینی پارتیەوە مەکرابێت و بە جۆرێکیش هەتا بۆ نائەمن پیشانانی سێمانی ژیانی پارتی پێخۆشەکە دەرکەوێت سێمانی نائەمنە بەڕاستی یعنی ئەو سوود لەمە ئەبینێ ڕاستە مەسەلەن لە تەحیلەکەمان یەکێتی و پارتی یەک حکومەتن یەک حکومەتێکیان دروستکە بەڵام بەڕاستی هەریەکان لەسەر باڵێن ئەگەر ئەم تعبیرەم غەڵەت نەبێت لەسەر کەلاکی یەکتری ئەتوانن بخۆن یعنی لەسەر هینی یەکتری ئەخۆنەوە مەسەن یەکێتی حتمەنەوێت پارتی زەعیفێ پارتیوێت یەکێتی زەعیفێ سەر باری هەشتێکیان بۆیە زۆر بۆ پارتی تەبیعیە کە بڵێ منطقەی ژەدەساتی کێتی بەکەڵک نایەت ئاراميتیانی ئاسایشیتیانی هەتا زۆر جار خۆشیان مەسەن ئەو خزمەتگوزاری کە لە منطقەی سێمانەیە ئەگەر پارتیە بێ خزمەتگوزاریەکە لەم بابەتان هەرچەنە ڕەنگە ڕۆشن بێ لە قسەکانی ئێوە بەڵام هەر بپرسم کە ئێوە چەندێک ئەو ئیدعایانە ئەکڕن کە ئەمە بۆ چەسپاندنی یاسایە و بڕیاری دادگایە و بەرەنگاربوونەوەی بڕیارەکانی بانگێشتی چوونی بۆ بەردەم دادگای و هەتاوەکو دوایی لە هەردوو کەیسەکەی لە زار و شاسوواریشدا یاخودەوەی کەمە جێبەجێکردنی یاسایە بەوەی کە سکاڵای لەسەر بووە و خاوەن پشکەکان و هەتاوەکو دوایی ئەزانی چۆنە مەسەڵەن ئەگەر زۆر نەچینە سەر تەحلیلەوە خوان قسەیان کرد پاڤێڵ تاڵەبانی خۆی ئەڵێ دادگا لە سێمانیا هیچ نییە فشەیە بۆیە خەڵکە چێ بۆ بەغا مەسەڵەن ئارازی شێخجەنگی ئەڵێ کاتی خۆی من لە کاتی مامجەلالە تەلەفۆنمە کرد بۆ حاکمەکان و ئەم شتە بکرێ و شتە بکرێ
یعنی خۆیان ئەڵەن دادگا سربەخۆنی و بە عملی ئیسپاتی کرد ئیسپاتکە کە دادگا سربەخۆ نییە دادگا مەسەرەن بە پێی بەرژەوەندی ئەحزابی حاکم بڕیارە لە سلێمانی دادگا بە پێی بەرژەوەندی یەکێتی بڕیارە لە هەولێر بە پێی بەرژەوەندی پارتی بڕیارە لە کەیسی شیروانیە بینیمان چۆن حاکمەکانی هەولێر لە بەرژەوەندی پارتی هینیان بڕیاردیاندا لە کەیسی هەردوو شاسوار و لاهورا دادگای سلێمانی لە بەرژەوەندی ئەوانی ناکردوانی مەسەڵەن تۆ دیقەت بە من باس من لەوە کردیانی شاسوار عەبدولواحید چەندین کەیسی هەیە چەندین جار شکاتی لێکراوە چەندین سکاوای لێکراوە چەندی چۆتە محکەمە هەتا زۆر جار باز ئەوکرێت کە بەڕاستی زۆر جار پۆلیس شکاتی خەڵکی وەرنەگرتووە لە شاسوار باز لەوە کرێت کە زۆر جار شکاتەکان چۆتە محکەمە بەڵام لەوێ دیزە بە دەرخۆنە کراوە باشە یعنی خۆیان بەڕای من ئەو کاتێک کە بە هەر جۆرێک بێ پێویستیان بەوە نەبوو کە ئەو فشارە لەسەر شاسوارکەن چاویان لە پۆش ئێستا پێویستیان بەوەی هاتوون کەیسەکوانەکانی بۆ زیینۆکەنەوە لەوەی بەسەرەوەی کە بە تهدیدی ئەو ئەندا پەرلەمانی خۆی کردووە کاتی خۆی تا ئەوەی کە ئێستا باسی پشکەکانەکرێت مەسەڵەن یعنی پرسیاری ئەم بینەرە وەڵام بدەیتەوە لە زۆمنی وەڵامەکەتا دەڵێ کە بۆچی پێویستیان بەوە هەیە شاسوار تەسێ بکەن خۆ شاسوار هیچ خەتەرێکی بۆ دەسەڵات پێک نەهێنا و ڕۆشنەکە ئەو چییە ئەزانی چۆنە بەڵای من شاسوار بدەوێنێ لە منطقەی یەکێتیە بەشێکی خەڵکی لەگەڵا دەنگی هێناوە یعنی وەکو ئۆپۆزیسیۆن دەرەکەوێت یعنی یەکێتی ئەمەش تەحمل ناکە زانین چۆنە مەسەن یعنی ئەم من باسیەوە ناکەم مەسەن کە باسی بارحاڵ بەعزی قساکرێت لەسەرەوەی کە پەیوەندی شاسوار لەگەڵ پارتی وەمانە من بارحاڵەمان هیچ بەڵگەیەکم نییە هیچ بەڵگەیەکی دقیقم لەسەرەمە نییە بەڕاستی بەڵام زانین چۆنە شاسوار بدێنە دێ بەشێکە لە باڵێن تێکدانی فەزای یەکێتی و یەکێتی ناڕەحەتە لێ چکە لە منطقەی نفوزی ئەوە بەتابەتی چالاکە لە منطقەی نفوزی ئەوە هەسوڕانی ڕاستە لە هەولێری ژینێکی هەیە بەڵام زۆرترین هینەکەی منطقەی نفوزی یەکێتیە بەڕاستی یعنی زۆرترین دەنگی زۆرترین کورسی زۆرترین کارەکەی لە منطقەی یەکێتی هەیە بۆیە بە بڕوای من یعنی ڕاستە ئەو ئۆپۆزیسیۆنێکی بێدان و هینە بێچڕنووکە بەڵام ئەمەش ناتوانێت تەحملکە ناتوانێت یەکێتی ئەمەشی بۆ تەحمل ناکرێت بەڵام تاوان هەڵبەتە لێرە بەسەری لاهور قەزێکی خەتەرترەکە بە حکمی کە هێزێکی چەکدارەوە ئیتوانی مەسەرەن یعنی کێشمەکێش چەکداری بکاتوە تایبەتی لە هەر دۆخێکی دیاریکراوە کە ڕووبە ئەوەی توانی مەسەن لەوانەیە خەتەر بۆ سەرکێتی دروستکە بەڵام منەوێ بڵم کە 10,000 کەس کە خەوان پشکن ئەمانە چەندی جار شکاتیان لە شاسوار کردووە محامیان هەبووە چەندی جار مزاریان کردووە باشە بەڵام یەکێتی چی نەکریانی ئەگەر دادگایە بۆ ئەو کاتانە نەیکرد ئێستا بۆ ئەیکە من قسەم لەوەی کە دادگایان نییە باسی ئەوە ناکەم بەڵام بەرحاڵ یعنی ئەمانە بە بڕای من دادگا بۆ ینی کێشمەکێش و یەکلاکردنەوەی مەسەلەی سیاسی بەکارێنن یعنی کەیسی یەک واقعەتی پێ بڵم مەسەلەن سەدان کەیسی تر هەیە کە لە دادگا کەس نازانێت بەکوێ گەیشتووە مەسەن تیرۆری ڕۆژنامە نووسان تیرۆری هەڵسوڕاوانی حەبەی شوبات و خۆپیشاندانەکانی حەبەی شوبات لەکوێ چی لێ هادەوانە خەڵک تیای کوژرا قەتلی تیا ڕوویە چی لێ هادەوانە مجریمەکان چیان لێ هات تحقیقرا تیرۆری بەکر عەلی تحقیقرا لە کاتێکە هەموو بەڵگەکان لەسەر سالا عەزیزە تیرۆری هاوڕێیانی ئێمە محکەمە چوین مەسەلەن هەموو شتەکان لە محکەمە چوە محکەمە هەموو بەڵگەکان دوایەوە کە گۆڕی هاوڕەکانی ژەڵدرایەوە هەمووی بەڵگەکان چوو حکمیش دەرچوو لە دادگا بۆیان توانیان کەس بانکەن توانیان هیچ کەسێ لەوان بانکەن نەیانتوانی دوای ئەوەش ئێستا مەسەلەن چیان کردو وەڵامە لەبەرەوەی کە کەم کەیسا ئەبێت جارێکی وەفاتنامە هینکرێتەوە ئەو خەڵکانە کە سوکاری قوربانیەکان بێنەوە هینکەن یعنی بیانی سیر و عەجیب کە کاتێک کە تۆ دادگا پێشتر قەراریاوە نەیانتوانی کەسەکان بگێسا تۆ بەحساب دادگاکە پێداچوونەی پیاکەن یعنی 2005 کەس کوژرا بە هەموو بە دەلیلێک شارێک شایدە لەسەری باشە بەڵگە هەیە ئەیکوان مجریمەکان گیران مجرمەکان بانکران بۆ محکەمە ڕاگەیەنات بەڕاستی بۆیە یعنی ئەمە قسەیەکە نەک ئێمە بە فلسێکی قەڵب نایکڕین بەڕای من خەڵکی کوردستان بە فلسێکی قەڵب نایکردن لەسەر ناڕەزاتیە جەماوەریەکان ئەم دۆخی ئێستا چی کاریگەریەک دادەنێ بە تایبەتی کە بەست لەوە کرد لە زۆنی زەردی ژێکێتی هەوڵەدا هەروەکو پارتی سەرکوت فراوان کاتەوە و دوافیشەکیش بەکاربێنێوەکو خۆت لە تەعبیرێکدا ئەگەر دروستە گەشت بێتم ئاماژەت پێدا بەڵام ئەم ناڕەزاتی جەماوەریانی کە تا ئێستا هەبووە بە هەموو کەم و کورتیەکەوە باشەکشەی بەسەرا فەرز دەبێت یاخود هێشتا دەرفەتی چوونە پێشەوە و ململانی ماوە
ئەزانین چۆنە من پێم وایە کە مەسەلەی ناڕەزایەتی خەڵک شتێکە کە قابلی ئەوە نییە سفر بکرێتەوە زانین چۆنە ڕەنگە بۆ فەتێک بکرێتەوە ڕەنگە بۆ فەتێک ینی با بڵێن چۆنەڵی سەرکوت کرێ بێدەنگ بکرێ بەڵام ئیمکانی ئەوە نییە کە ئەمە سفر کرێ مەسەن ینی لای بن زانی بۆ مەسەرەن معقولە ئێسەوە مانگی نوۆیە هێشتا موچەی مانگی 6 وەرنەگیراوە قەرارە 6 بێت 7 و 8 و 9 یعنی هاوڵاتیانی کوردستان لە شایەتێکی خراپی ژیان و گوزەران ئاژین ژیانیان نەماوە بە دەستێکێتی و پارتیەوە بە تایبەتیش لە کێشمەکێشی بینی خوان و دیقەت بە کێشەی بینی هەرێم و بۆچی ناتوان ڕێکۆن حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندی لەسەر مەسەری نەوت و لەسەر داهات بەشێکەوەیە کە بابە ئەو هەموو پارەی کە لە کوردستانێت بە 100 نەوە باج لە خەڵوەرگن بۆ ئەم چەکدارانەی خوانە کە خەڵکی پێخەت و عامەکەن ئەوانەیەک بۆ چەک و چۆڵی ئەوانە بۆ ئیمتیازاتی ئەوانە بەشێکی زۆری و بەشێکی تریشی مەسەنەوەی نەوتەک ئەمان کۆمپانیەکان بڕیارن خەریکن کۆمپانیا نەوتیەکان بڕیار لەسەر چارەنووسی خەڵکی کوردستانان یعنی یەکێتی و پارتی قەراردادێکیان لەگەڵ کۆمپانیەکەی نەوتاجگە کە ئەسڵ ناتوان لێی دەرچن یعنی خەڵکی کوردستان بۆ بەڕەهینە بۆ بەبارەمتر لە بین یەکێتی و پارتی حکومەتی مناوەندی و بەتاتی بەدەست یەکێتی و پارتیەوە بەڕاستی یعنی ئەمە ئایا بەڕاستی خەڵک دەتوانێت تەحملکە خەڵک برسێتی تەحملەکە خەڵک مەسەن معلوم نەبێت چەندمان لە مانگی نەوە هێشتا تازە موچەی مانگی نەوە معلومی ژێمە بۆ انتخابات ڕەنە دوای هیچ شتێک نەمێنێ هیچ شتێک معلوم نییە ژیانی خەڵکوسان معلوم نییە خزمەتگوزاری نییە کارەبای نییە کارەبا دیقەت بە خەڵک هاواردی بەدەست کارەبا یعنی بە مەسەڵەن دیقەت بە 5 قات گران بووە کارەبا لەسەر خەڵک یعنی وای لێ خەڵک ناتوانێت کارەبا بەکاربێنێ ئەوە تەندروستی وێران بوو کە خۆتان ئاگادارن کێزانە کرێکار و کەم دەرامەت کەسە ناتوان بچنە خەستەخانە نەخەستخانەی حکومی نەماوە هەلێکانیش ئەڵێ لە ئۆتێلی پێنجەستێرە دابەزی کاتێکی بۆ هینێکی بەسیط علاجێکی بەسیط بەرحاڵ ئەمە قابل تەحملی ڕاست ئەوان محاولەکان سەرکوت فراوانکەن ڕاستە محاولاکەن کە خەڵک ترسێنن ڕاست ئەمە هینەکەن بەڵام من پێم وایە لەو بەریشەوە خەڵک بە جۆرێک لەمانە ئەتوانێت خۆی دەرباسکە ئەگەر بۆ فترێکی دیاریکراویش نەوێک لە هێوربوونەوەی نەوێک لە سەرکوتکردن نەوێک لە بێدەنگکردن خەفەکردن بە معناکی دەقیقەوە خەفەکردن ببێ بەڵام بەڕای من احتیمالی تەقینەوەی زۆر بە خەت بە شوێ خەتەتر هەیە بەڕاست ینی خەڵک ناتوانێت تەحملی ئەم دۆخە بکە کە لە کوردستانە هەیە بە هیچ شێوەیەک هیچ شتێک نەماوە هاوڕێ بنار هیچ شتێک نەماوە ئەوە نیە بەزموچە نادرێت وەکوتم کارەبا وایە خەستەخانە وایە ڕێگا باڵ وایە خزمەتگوزاری ئاو کارەبا وایە غاز کاتێک ئەزانی هەیە و نییە یعنی خەڵک ژیانی نییە گیری خواردنەوە ینی قەت بە زۆر جار کەمەکی مینەکان چێتە بەردەم خەڵک ینی خەڵک ئەگری بە جۆرێک یعنی ژیانی سەختی ژیان زۆری بۆنەوە کە لە بەردەم کامێراوینەکان ئەمری ئەگری ینی ئەمە حتمما ئاکامەکەی تەقینەوە یعنی ئەگەر بتوان ساڵێکی کەش بۆ نمونە من پێمانێک کە بتوانوە خەڵک خەفە بکەن بەڵام سەرنجام بەڕای من زۆر خەتەترە ئەتەقێتەوە بۆیە ئەتوان بڵێم ئەمە شەڕێکی دەسەویەخێ لە بینی دەسەڵات و لە بینی خەڵکە دەسەڵات و یەکێتی و پارتی محاولاکەن کە ئەخیر هینەکەی خوان ڕاکێشن باڵێن نەکەی خوان توکەنەوە بەڵام خەڵکی لەم سەر حتمما بیر لە ژیانی خۆی کاتۆ بیر ئەوە کاتۆ کە چی بکە و حتمما بیر لە ڕێگای جۆراجۆرەکەنەوە بووی کە لە بەرامبەر ئەمان قامە بکەن من دڵنیام کە ئەم دۆخەبەوە ناچێتە سەر و حتمما ناڕەداتەکانی خەڵک بە شێوازی تر ئەگەر دوای دەورێک لە خەفەکردنیش بێت سەر هەڵاتەوە ڕەنگە بە تونتریش لە ئێستا سەر هەڵباتەوە لەم بینەیە ئەگەر چەند سەرنج و پرسیارێک بێنمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەی بکەم و یاگەر ویستان قسەیەکی لەسەر بکەن سەرنجێک دەڵێ کە لەو هەرێمەتە کوشتنی مرۆڤەکان بەداخەوە بۆتە کارێکی ئاسایی و ئەوەی کە دەتوانێت تەنها بە شۆڕشی جەماوەری کۆتایی پێبێت سەرنجێکی تر دەڵێ کە ئەو دۆخە بە هێواشی ئەکەوێتە بەر شاڵاوی کۆنەپەرستەکان هەر هاوڵاتیەک ئەکرێت خاڵی لاوازی تێدا هەبێت و پرسیارێکی ڕاستەوخۆش لە ئێوە کە ئەوەی کە ئێستا دەسەڵات لە هەردوو زۆنەکە خەریکن زیاتر ئازادیەکان بەرتەسک دەکەنەوە چی ڕێگەیەک لە بەردەمی خەڵکیدا هەیە؟ ئەزانین چۆنە بەڕای من لە گە پرسیارێکیەوە دەست پێ بکەم ئەو ڕێگەی کە لە بەردەمی خەڵکە بەڕای من تەنها خەبات و مقابە و ڕوبەڕووبوونەوە هیچ ڕێگەیەکی تر نییە ڕێگەی بەیناوبینی نییە مەسەڵ خەڵک ناتوانێت دانیشێت و چاوەڕێ بکە زانێت لە ئاسمانەوە چی ڕۆیە ینی خەڵکیش قەت وای نەکردو هەمیشە جەماوەری کرێکار و زەحمەتکێش کەم دەرامەتی کوردستان لە سەختترین شەرایطە بە شێوازی جۆراجۆر بۆ مافەکانی خۆی هاتۆتە مەیدان ئەگەر
مبالغەنێکە بەم لە نەویەکەوە بە دواوە تا ئێستا خەڵکی کوردستان بە شێوازی جۆراوجۆ لە دەورانێک کە یەکێتی و پارتی و هێزەکانی بەرەی کوردستان کۆمەکە غیزایی و کۆمەکی خواردنەکانی ڕێکخراو مرۆڤ دۆستەکانیان ئەجزی و هینیانەکرد لەو کاتەوە خەڵک بە شێوەی جۆراوجۆ ناڕەزاتیە بۆ تا نەوەکان تا 2000 بەردەوام یعنی بۆ مەسەلەی نەوت بۆ مەسەلەی خۆراک بۆ مەسەلەی کارەبا بۆ مەسەلەی ئازادی دیفاع لە ئازادی بە هەر حاڵ هەموو ئەمانە هەمیشە خەڵکی کوردستان لەم حەدایە بۆ لەگەڵ دەسڵاتەوە ئەم ناڕەزاتیانە زۆر پشتی خسۆتە پشتی سەری خۆی بە بڕای من ئەگەر دەورانێ هێشتا وەهمی بە ناسیۆنالیزمی کوردە بوو ناڕەزاتیەکان هێشتا لە چوارچێوەی بابڵین ڕوئیا و هینی فەلسەفەی ناسیۆنالیزمی کووردا سوڕایەوە و نەعێک لە گلەی دۆستانە بوو بەڕای من ئەمانە گۆڕاوە هەتا ئێستا خوازیاری ڕوخانی دەسڵاتی کوردایەتی خواستێکی گشتیە لە ناو خەڵکە تەسەوورکەن یانی لەوەی کەرخەڵەوە دوو چوو سەری گرت بۆی دەنگ با بە پەرلەمان ئێستا خەڵک ئەسڵەن احترامێکی بۆم قەوارەیەش نەماوە ئەمە یعنی ئەم خەڵکە ناڕەزایەکانی وردە بە جۆرێکە کە ئەو خەتەشی کە لە بینی خۆی و ناسیۆنالیزمی کووردا و بەتایبەتی احترامی حاکمە بوو ئەمەی پچڕاندووە ئەزانم هێشتا بەعزێک وام بە کوردایەتی هەیە بە حکمی دۆخێکەویش ئێستا جێگەی نیە لە قسەی بکەین دۆخی کوردە مەسەلەی کوردە لە ناوچەکەیە بەڵام بە بڕای من یەکێتی و پارتیۆک و دوو حیزبی کوردایەتی دەسەڵاتی کوردایەتی نموزەجی حاکمیەتی کوردایەتی ئەسڵەن ڕسوا بۆ لای خەڵکی کوردستانی ئێران ئەمە بەڕای من ئەمە یەکێکی مهمە ئەمە پێشڕەوێکی سیاسی مهمە و بەڕای من خەڵک لەوە تێگەیشتووە کە هەر ئاڵوگۆڕێ بکات لە ژیانیا ئیلا بێ خۆی بێتە مەیدان هەتا وەختێکیش کاچێت دەنگەیە بەشە لەو خەڵکاچێت دەنگەیە یعنی سەرباری و کە دەنگەیە بەڵام دوایەوە هەر جاری کەچێتە سەر جادە مزاراکە دیقەت بن مەسەرەن بەشە لەو خەڵکی کاچێت دەنگدا ئەچێتە دەنگدانیش دەنگەیە بە حزابە جۆرا جۆرەکان بەڵام هەر سبێنێک کە مزارا دەبێت ئەزانێت کە لە بەدەنگدانی جناکرێت ئەزانێت بە پەرلەمان جناکێتە سەر جادە هێتا بەشە لانگرانی حزابی ئیسلامیەکان و نەوەی و فڵان فیسار کە بەحساب بە دەنگدان و بە عریزە ژیانیان بگۆڕێ ئێنەوە سەر جارێکیکە بۆیە بایم پێمە ئەمە مەسەلەیەکە کە بە جۆرێک ئەم پێشڕەویە ئەم ئاڵوگۆڕە ڕوویاوە ئاڵگۆڕێکی مهمی سیاسیە کە لە میزاجی گشتی خەڵکە ڕوویاوە ڕاستەکەی ئەوەشی کە مەسەڵەن ئەزانێت چۆن ئەم فەزای کە یەکێتی پارتی هەمیشە سەرکوتەکەن هەمیشە هینەکەن دۆخەکە بەرەو خراپترە بن کۆنەپەرسی زاڵەکەن ئەوان هەموو هەوڵێکیان وەمەشیان کردووە یعنی ئەگەر دیقەت لەوێت تۆستەش بکەم دیارە ڕەنگە ئەوەی کە من تێبگەمیان بۆ چوونی تریشێ لەم بارەوەکە بە شێوەیەک دەرفە دەکاتەوە بۆ بزوتنەوەی تری وەکو ئیسلامی سیاسی کە نزیک بنەوە لە دەسەڵات یاخود فەزا بە قازانجیان قۆزنەوە من ئەسڵەن پێم وانییە کە ئیسلامی سیاسی فرسەتی ئەوەی هەبێ بە بڕای من ئیسلامی سیاسی شکستیە ناوە لە کوردستان و تەنها دەستیان بە کڵاوەکەی سەری خۆیانەوە گرتووە و لەم ڕۆژانشە کەسێک کە ئەگەر هەڵانە بم پێمە ئەبوبەکر هەڵەندنەیە ئەبوبەکر کاروانێکێک لەو دوی ینی لە شخصیەتە کۆنەکان ئیسلامی سیاسیە کەڵێ ئەوان تەواو بوون و هیچی دعایەکیان نەماوە خۆیان قسەی خۆیانانی بۆیە من پێم وایە بە پێی واقع گەر دیقەت بە ئێستا تەنها چیان لەوەیە کە مەسەن گەر چەند دەنگێ بێن و کورسێکی پەرلەمانی و بەعزێک مدیر عامیان هەبێت لەو بابەتانە لەوە زیاتر ئیدعایەکیان نەماوە بەڵام مەسەلەن یعنی یەکێتی پارتی خۆیان کۆنەپەرستی داڵەکەن مەسەن لە ڕێگەی دەستگرتن بە دین کۆنەپەرستی کۆمەڵایەتی هەتا ڕێزگرتن لە یعنی تونکردنەوە تۆخکردنەوەی کۆنەپەرستی کۆمەڵایەتی ها ئەخلاقیاتی دواکەوتوانەی عەشیرەتی و مەسەلەن بە ناوی بەهاکانی کوردەواری و کە هەر جۆرە کرانەوەیەک هەر جۆرە تەمەدونێک بە پێچەوانەی نەکرێت تا مەسەلەن لەماوە پێشوە کچێک لەسەر ماتۆڕ بووی هاتن ئەمان هێناو ینی محکەمەی بکەن ینی تەسەوەر کە مە چی جەریمەیەکی کردووە ئەم ژنە ئەم کچە بەڵام لە کاتێکا مەسەن کەسێک جەریما کە خەڵکە کوژێ کەسێک لێ ناپرسێ ناڵە پشتی چاو برۆیە بەبەسم ینی خودی دەسەڵات دەکەوێت لە ڕێگەی کۆنەپەرستی دینی کۆنەپەرستی کوردایەتی و مەسەلەن کۆنەپەرسی زاڵ بکات و ئۆپۆزیسیۆنش بەڕای من لەما کەمی نەکردووە مەسەلەن ئۆپۆزیسیۆن دیقەت بە تەلەڤیزیۆنەکەی شاسوور عەبدولواحید تەلەڤیزیۆنێکی تایبەتیدانەوە بەس بۆ بڵاوکردنەوەی بیرباوەڕی ئیسلامی بۆیە هەر ئەم هینانەن یعنی من پێم وایە کە هەر خودی ئەم ناسیۆنالیزمی کوردەیە کە دەزەگرێتەوە بەڕەچێتەوە بەڕای من ئیسلامی سیاسی و فرسەتەی نییە پرسیاری یەکەم ڕاستەکەی بیرم چووەوەی کە یەکەم جار کران شۆڕشی زەماوەری ئەتوانرێ ئەم دۆخە ئەزای چۆن من پێم وایە کە شۆڕشی جەماوەری ئەتوانێت زۆر شت بگۆڕێ بەڵام بە بڕای من خودی هاتە مەیدانی جەماوە ڕەنگە بەرلەوەی کە شۆڕشەکەشی کردبێ بەرلەوەی کە ڕاپەڕینەکەشی کردبێ بەڵام ئەگەر بە شێوەیەکی تونوتۆڵ و تۆکمە هاتبێتە مەیدان لەباری ڕێکخراوەی لەباری سیاسی لەباری ڕابەرایەتی هاتبێتە مەیدان کە
لەناو معادلاتی سیاسی کوردستانە جێگە و پێگەیەکی هەبێ توانایی هەبێ دەسەڵاتی ینی چۆنەڵی فشاری سیاسی هەبێ بەڕای من ئەتوانێشن فەرزکا بەسەرێکێتی و پارتیا ینی وانی ئیلا بێ شۆڕ ڕووبا ئیلا ئەبێت مەسەڵەن ڕاپەڕی ڕووبا من ئەزانم کە سەرنجام گۆڕانکاری ڕیشەی و یەکجاری لە دۆخی ئێستا تەنها بە ڕاپەڕین جەماوەریە بە شۆرشی جەماوەریە بە شۆرشی کرێکان و زەحمەتکێشان و کەمدارامەتی کوردستانە ئەوەی کە بێت ئەم دۆخە سەرلەبەری بگۆڕێت بەڵام بە بڕای من هاتە مەیدانی بۆی وازعتەکەمەوە ئەگەر کرێکانان و زەحمەتکێشان و کارمەندان و مامۆستایان ئەمانە خۆیان ڕێکخراوکەن ئێستا بەداخەوە ڕێکخراو نین خەڵک گێتە سەر جادە مزارەکە بەڵام دوایچێتۆ ماڵی خۆی ینی ڕێکخراو نییە ئەمە بەڕای من زۆرفێکی زۆر گەورەی بزوتۆی ناڕزاتی خەڵکی کوردستانە لەباری سیاسی و هێشتا بە پێی پێویست دەژێت ڕادیکالیزمی کۆمۆنیستی و ئەمەیان نییە بە جۆرێک ئەمە بەشێکی بەڕاستی زۆفی ئێمەیە کە ئێمە نەماتوانین نەخشە ببینین ینی بەڕای من ئەگەر بزوتۆی ناڕزاتی جەماوەری لەباری ڕێکخراویەوە لەباری سیاسی و زیاتر ڕادیکال بێ ڕاهبەرەکانی زیاتر ڕادیکال بن و بە جۆرێک بەرەو چەپ و بەرەو کۆمۆنیزم و بەرەو ئەمە بچەرخێ من پێم وایە ئەتوانێت ینی خاوەنی ئەو هێزە بێ کە بتوانێت زۆر فەرزکا بەسەری کێتی پارتیا واتا بە جۆرە دەستیان بەسێلەوەی کەم جەریمانە بکەن کە ئێستا زۆر بڵێن بە سادی بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەنجامیێن بەر لەوەی دوا پرسیارم بکەم و کۆی بکەمەوە پێم خۆشە لەسەر بەرنمەیەکی دوێنەی کەناڵی ڕوودا و لەوێدا پێشکەشکارەکە لە ڕەحما غەریب ئەپرسێتیان بەر لەوە ئەڵێڵێ لە سلەیمانیەوە پەیوەندیمان کردووە بە تەواوی ئەحزابەکان و ڕۆژنامەنووسان و چالاکوانان و ڕۆشنبیران و کەسیان ئامادەنی لەسەر ڕووداوەکانی لالەزار قسە بکەن و ناوی هەندێک لە حیزبە سیاسیەکانیش ئەهێنێت سەرتا پرسم ئەمە بۆچی وایە بۆچی ئەم ئامادەیە نییە قسە لەسەر ئەو بابەتە بکرێ و دووەمیان ئێوە وەکو ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر گەر بانگەشتان بکەن بۆ چاوپێکەوتن و گفتوگۆ لەسەر ڕووداوەکانی لالەزار ئامادەن لەوێ ئامادە بن و قسەی ئەمن لە پرسیاری لەوەی کردوین کە مەزانی چۆنە بەڕای من ئێمە هاوڕیانیم هەمیشە ئامادە بوون بۆ قسەکردن لەسەر دۆخی کوردستان سیاسی و ببێ ترس و بەبێ هیچ ئەماوەگەرێک ینی بۆ ئەوەی کە ڕوودا وەڵێ پەیوەندیمان کرد ڕاز ناکەن بەلێرەوە بڵێم کە ڕاز ناکەن ئەوان پەیوەندیان بە هیچ یەکێک لە هاوڕیانی ئێمە نەکردووە لە کاتێکەوان ئەزان کە حیزبی کۆمۆنیستە هەیە مثلا حتما ئاگاداریەوە بەڵام بە ڕوودا و ڕاستەکەی یەک سانسۆری لەسەر ئێمە داناوە ینی دقت بە لە هەموو ژیانی ڕووداوە هیچ کاتێک کادرێکی کۆمۆنیستی کرێکاری لە دوو حاڵەتی زۆر دیاریکراون نەبێت لە کاتی خۆپیشاندانەکانی ساڵی 2000ەکان بوو کە من جارێکیان بۆ ماوەیەکی 5 دقه بوو لە سلێمانی لە ڕوودا و مقابلێکم کرا و جارێکیشان ڕاستەکەی لەسەر مەسەلەی گەنجان بوو لە کاتی داعش بوو لە هەولێر بەڕاستی یعنی پێم وانییە نازانم بیرم نییە کە ینی جاری کەم مقابلەی هیچ هاوڕێکی ئەمەیان کرد بێرە گەرمیش بێ زۆر ڕەنگە جارێ دووجار بۆیە ڕوودا و بەڕاستی سانسۆرێکی لەسەر ئێمە داناوە زۆربەی میدیاکان بەڕاستی کە نانێ قسەی ئێمە بگا قسەی ئێمەیان چکە بەڕاستی قسەیمە سەرلەبەری پێچوانی هەموو ئینەکانیوانە لە بەرژەوەندی هیچیان ناشکێتەوە ئەوان تەمان ڕوودا و ئەوێت لە بەرژەوەندی لە جیەکێتی لە بەرژەوەندی پارتی و ئەوانە بشکێتەوە بۆیە مەسەن ڕووی دەمێ کاتە کەسانێک کە بەو ئاراستەیە قسە بکە معلومە ناوێت لەگەڵ ئێمە قسە بکە ئەوەی کە خەڵکی تر ناوێرێ قسە بکات بەرحەم من نازان پەیوەندیان بەکێوە کردو کێ نەوێرا و کێ ئەوێرێت بەڵام حیزبە ئیسلامیەکان بۆ بەشێک بەرحەڵ خۆی بەڕاستەکەی ئەوەی کە من ئاگادار بووم بەداخەوە کەم لایەن لەسەر ئەمە قسەیان کرد بەڵام هەنێ لایەن قسەیان کردیانی مەسەن منەوەی کاگادارم حیزبی شوێی قسەی کرد حیزبی ئەمە بەیاننامەی دەرکردووە مەسەن عوسمان قسەی کردووە خەچەوسا قسەی کردووە من ئێستا قساکەم لەسەر ئەوە مەسەن هاوڕێتان حەسەن قسەی کردووە ینی بالعکس زۆرترین مەسەن قسە لە سەمی هاوڕیان ئێمە لە دیارە ڕێگەی میدیای خۆمانە کردمان بەداخۆ میدیای تر یعنی ناتوە مایکی نەقسەت بەردەستی ئەمە بەدەیەوە بەڵام ئەزانم کە لایانی کەش لەم بارانەوە چەندانێک ینی مەسەن حیزبی شوێی ئاگادارم بەڵام بەڕاستی ئەزانم کە کۆمەڵی ڕۆشنبیریش ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و ئەمانە بەڕاستی بەیاننامەیان دەرکرد و ینی نیگەران بوون لەو دۆخە بەرحەڵ بەڵام ئیسلامیەکان بۆ قسەی لەسەر ناکەن یان هەندێک حیزبی تر هەیە کە لەم چوارچەوەی ئەحزابی پەرلەمانی و هەڵبژاردن و ئەو پرۆسانەدان قسەی لەسەر ناکەن وڵایەوە بێ لە خۆیان پرسیار کرێ بۆچی مەسەن ترساون لەوانش بدرێ یا بەرحەڵەوان نەوێک لە چوزامنان نرخی ڕۆژە خۆن ینی ئەوان وتم دەستیان بە کڵاوکی خوانەوە گرتووە ڕەنگە نەیانەوێت ئەو زەردەزیڕێ بوو ڕوژێنن لە خۆیان ڕەنگە مەسەلەن لەوە بترسن ینی کە مەسەلەن
توزانم ئەگەر تۆزێت دەنگ بەرزکەنەوە لاانێ پاڤێڵ سەرگوێلاکیوانی شتێکو چۆن ساڵی 2000 من بیریمێت ئێمە لە من و خەسە و سەردانی قار عزیزمان کەەوە کاتە سکرتێری حیزب زەحمەت کێشان بوتمان کاکەم یەکێتێ پەراماری ئێمە باوداواتانەکەن کە بکەونە بێنەوە بۆی کە شەڕ نەبێ بەلەوەی کە شەڕەکە بێ 14 ڕۆژی 13 ڕۆژتین وتی وەڵی کاکە ئەم بە دەستی کێشە بۆ ماڵی نەوشوان ماڵیان نزیک بوو وتی ئەمە سواری سەری خۆی بووە هیچ شتێکی لەگەڵ ناو تێقسەی لەگەڵ ناکرێت دڵنیام کە دوو ڕۆژیکەش دێنە سەر ئێمە بۆ پەلاماری ئێمەژەن ئەو قسەی قار عزیز بوو بۆیە ڕەنگە ئیسلامیەکانی ژۆتە سەوەری قار عزیزی ساڵی 2000 نەبێت کە ڕەنگە پاڤێڵ پەلاماریەوە هیچ بە بەرحاڵ نازانم بەڕاستی بەڵام ڕەنگە فەزایەکی تر دروست بوو بێت یان ئەم دۆخی کە این بۆ بەڕاستی ئەوەی کە لە سێمانی پیشاندرا مەسەلەن وەکو باسە کرێ نزیکی هەژنۆ دەبابە کە ڕسمی دەبابە سەر جادەیە باسی مەسەن چەکی جۆراوجۆری هەمەروان کە باسی درۆ نەکرێ باسی تۆپەکرێ معلومە کامانەی تر ئەمە چەکێک ئامادە بێت بە چەند هزار چەکدار بەکاربێنزگی باسی شتەوتێت 10,000 وانە بەڵام باسی 4-5,000 چەکداری مدەڕە بکرێ بۆ مەسەلەن بۆ 200 کەزن چوارچەوەی دووسێ بینایە بەڕاستی ینی ڕەنگەوە بێت نازانم بەرحاڵ ئەکرێت لە خوان پرتیاب بکرێت. دوا پرسیارم کۆکردنەوەی ئەم دۆخە بەرەو کوێ خۆتان زۆر بەوردی باسی هۆکاری ئەم ڕووداوانی ماوەی ڕابردووتان کرد و ئەو دۆخەیکە ئێستا سەپاوە بەجیالەوە ئەوە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا ئەیبینین لە چی دۆخێکدایە ئاماژەشتان بە دۆخی بۆ منە موچە کردکاوە 3 مانگە موچەوەرنەگیرا و بڕیارە لەم ڕۆژانەدا موچەی مانگی 6 دابەش کرێکەوە لە سەرتاکانی مانگی ئەیلول داین بەجیا لەوەی کاوە 10 مانگ و نیوە هەڵبژاردن ئەنجام درراوە و حکوومەتیان نەتوانیوە پێک بێنیان تەنان پەرلەمان کۆبوونەوەی دووەم ئەنجام بدە ئەم دۆخە بەرەو کوێ ئەکرێ هەنگاو بنێت چۆنە هەوڕێ منام پێم ئەم دۆخە ئاماژەشم بێت بە جۆرێک یانی ئەم دۆخە سەرنجام ئەگەر یەکێتی و پارتی بن و خەڵنێتە مەدان بەرحەم دۆخە بەلەو خراپیە ڕوات چکە بۆ کوتم تورکیا تدخلی هەیە لە کوردستان عێراقا نەک لە کوردستان لە عێراقا تدخلی زیایی کردووە بەڕاستی ئەی دامەنەی تدخلی تورکیا لە عێراقا زۆر زیاترە لە جاران مەسەن ئێران ئەوە تدخل لە عێراقا هەموو کەسێ زانێ و لە کوردستانە بەتابەتی لە ڕێگەی تیشتمانی منطقەی نفوذیەکێتی لەژێر دەست ئێرانە ئەمانە بەردەوام تدخلەکەن لەولاوە مەسەلەی دەوڵەتی عێراق و حکوومەتی عێراق و هێزە ئینەکان هەیە میلیشیاکانی سەربەریان هەیە هێزەکانی تر کە مەسەن لە بەرامبەر ئەوانە لە کێشان مەسەلەی فشارەکانی ئەمریکا لەسەر دەوڵەت حکوومەتی عێراق و کەیسی حەشدی شعبی کامە ینی زانیتۆ دۆخی عێراق کە لە ناویشە دۆخی کوردستانە دۆخێکی نائارامی سیاسیە نائارامی ئەمنیە نائارامی اقتصادیە و بەڕاستی ئەم دۆخە لە ژێر سای ئەمانە چ یەکێتی و پارتی چه حکوومەتی ناوەندی چەم تەدەخل و فەسەد تەدەخلەی کە دەوڵەتان هەیەە لە عێراق و کوردستانە لە ئەمریکا بیگرە تا بە تورکیا و بە ئێران ئەمانە هەمووی عرە بڵێ مەی بەشر بڵقێر ینی ئایندێکی ڕۆشن پیشانی خەڵک کوردستان نایەت یعنی ئەگەر دیقەت بیت تۆ دیقەت بە مەسەلەن کوردستانی عێراق لە 92 لەم دۆخەینایە لەم دۆخە خراپایە دەورانێک دوای 2023 تۆزێک نوعما بژانێکی ئابووری ڕوویە نوعما تۆزێک خەڵک ترسی مەسەوەی کە بەعز نەما و گەڕانەین و نوعێک بەڵام دۆخەکە جاری کرد لە دوای هەفەی ئۆکتۆبەرەوە هەمان دۆخ دەستی پێکۆی نا ئارامی نا ئیستقراری نامەعلومی چارەنووسی خەڵکی کوردستان ئایا مەسەلەن دەسەڵاتی مەرکەزیەوە بەخۆ دەبێتەوە کە یەکێتی پارتی ڕاماڵێ ئایا چی ڕوئیان ئاکێتی و پارتی چیان بەسەرێ ئێران چی ئەکات تورکیا چی ئەکات بەتابەتی مەسەلەن ئەنجدێ و دەوڵەتانە لە چوارچەوەی ئەجندەی عالەمیات یەکلایە بێتەوە مەسەلەن تورکیا هەرەوەی کە یاریزانێکی اقلیمیە مەسەلەن لەگەڵ ئیسرائیلە لە کێشەیە مەسەلەن ئەمە بەرەو کوێوە ڕوات پەیوەندی لە مەسەلەن بەرحاڵ نامەوێت لێرە زۆر کەم بەڵام کۆمەڵە فاکتەر بەتابەتی کوردستان و عێراق بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی لەسەر باڵێن چۆنەڵێ لەسەر ئەتەبەی لەسەر ئەو ئاڕاستەیە کە جۆخێکی نامەعلومە جۆخێکی جەلیە مەسەلەن ئیسرائیل ئێمە خەریتەکەیە گۆڕین مەسەلەن تورکیا ترسی لەوەیە کە ئیسفادە لە قەزەی کوردەکان بکرێت لەوە بکرێت لە بەرامبەر تورکیا وەرحاصل یعنی تو ئەمڕۆ دۆخی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق و لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆخێکی ناجێگیرە بە کوردستان خۆی و پێکێتی و پارتی حاکمن بە کێشەی لەگەڵ بەغا بەم هەمانە وەوش کە بەشێک لە ناو ڕۆژهەڵاتی ناوەسا لە دۆخێکی نامستەقیڵی ئەمنی اقتصادی سیاسیایە کە معلوم نییە بەڵام هاتنە مەیدانی خەڵک چ لە عێراق چ لە کوردستان بە هەر دەرەجەیەک کە خۆی ڕێخاوی کەوتم مەسەن خۆی ڕێخات زیاتر لە باری سیاسی و بەرەو چەپ و کۆمەنیزم بێت
لە عێراق و کوردستان مثلا باڵێن ناسیۆنالیزمی کورد ئیسلامی سیاسیمانە بەرەبەرە جێ بێڵێت مەدەنیەت و ڕادیکالیزم و سیکولاریزم یعنی ببێ بە بەشێک لە ئاڵای خەباتی خەڵک ئەمانە بەڕای من ئەمە ئەتوانێت شتێکی کە پیشان با ئەتوانێت فاکتەرێکی تر بێ بەڵام بەبێ ئەمە بە بڕای من پێم وانێ دۆخەکە بەرە باشی بڕوا بە تابەتی کەوتم ئێمە لە ناو بورەیەکین لە ناو بورکانێکین ئەم بورکانە پێڵە ڕۆژاتی ناوەڕاست کە لە هەموو لایەکەوە ینی گولەی بۆ هاویژێت و کەس نازانێت چارەنووسەکەی بەرەو کێوەڕ هەرچەنەوتم دوا پرسیار بەڵام پرسیارێکی گرنگی بینەرێک بە گرنگ دەزانم و پێش ئەوەی کۆتایی پێبین ئەمە شتاو تێ بکەین کە کاریگەری هەڵبژاردنەکانی عێراق چییە لەسەر ئەم ڕووداوانە و دیارە مەبەست لەو هەڵبژاردنەیە کە بڕیارە دوو مانگتر ئەنجام بدرێت ئەگەر بە کورتیش سەرنجتان لەسەرەوە بدەن و سپاس من پێم وایە کە خودی پرۆسە هەڵبژاردن پرۆسێکی معقەدە بێت یعنی من ناتوانم پێشبینی بکەم کە ئەم انتخاباتە ئەکرێ ناکرێت بەڵام لەم دۆخە نامستەقیڕیە سیاسی اقتصادی ئەمنی عێراقا بەڕاستی خودی پرۆسەی انتخابات پرۆسەیەکی معلوم نییە نازانێت ئەکرێ ناکرێت ئایا بکرێت چۆن ئەکرێت من لە تەحلیقا وکوتم یعنی داتوانم عەزم جەزم کە بڵێم کە ئەم انتخاباتە ئەکرێت و ئەگەر بیشکرێت لە ناو یەک فەزای کێشمەکێش و پێکدادان و ئەما بێت کە مەسەن معلوم نییە چکە هەر یەکە لەم هێزانەوێت ینی با بڵێن زين شلون امريكا نفوذي هذا كان يخوي الانتخابات بيباتو ايران شر يوكا اوان الانتخابات بيبناو برحال امانه ائتلافاتي جورا جور دروزه كان لبناء مساله واما يعني بويا خودي بروسي انتخابات بروسي كيش ما كيش قرصه بيت وتما قال اجر بشتنا اجر عراق شتنا انتخابات او فرصتي هبه كخوي سخته بابلين بلا ما قال بيشتر برامج بروسيكي الوزي بالكيش ما كيش وينبتك يعني من پێشبینی ئەوە کەم کە ڕەنگە فەزایەکی خەتەرناکتر دروست بێت کە معلوم نییە مەسەن دوای ئەوە چۆن هەتا چۆن دەمانگە انتخابات کراوە لە کوردستانە بەڵام پەرلەمان دروست نابێت هەتا ڕەنگە لەوێش انتخابات بێت ئایا کوتلەکان چۆن سازە بێنەوە کێ زۆری نێنێ چۆن حکومەتی داهاتوو بێت بەڕای من ئەوە بەشێک بە قەناعەتی من بەشێک بێ بلێ کێشمەکێشی داهاتووی سیاسی عێراق بوو چۆن لە دەورانێکە ئەگەر هەڵەنە بەم ساڵی 2000 پێمان 19 بوون بینم نەماوە بەڕاستی و کاتێکە علاوی هێزێکی هیلێکی زۆری هێنا پێم وایە زووتر بوو تقریبا 99 کورسی پەرلەمانی هێنا بەڵام ڕێگەیان نا حکومەت پێک بێنێت ئەو بوو بە جۆرێک ئیتلافی کتیان دروست کرد بە دوو زۆرینەی هینیان پەرلەمانیان دروست کرد لە ڕێگەی ئیتلافەوە لە کاتێکە خۆی ئەوەی کە زۆرترین دەنگێنێ بە پێ بە حسابێ بێ ئەوە حەقی هەبێ کەین کات بۆیە مەبەستم بە پێ و تەوازناتەنان ینی ڕەنگە دۆخی عێراق بەرەو يعني معلومه براسي ناتوانم بڵێم کە انتخاباتێکی صاف و سادا بێ بەشێکی ڕێکپێکە چێتە پێشەوە هێزەکان بەرداریەکان دەنگێنن دوایە چن بە ڕێکپێکی دانیشت و بەرحەڵ بەبێ کێشە حکومەتە دروست دەکەن و ئیداری عێراقن من ڕاستەکەی تەوەقعێکی وام نێوە چاوەڕوانێکی واناکەم بەڵکو لە پرۆسێکی سیاسی بارگرژێکی سیاسی چاوەڕوانی ئایندەی عێراق و انتخاباتی عێراق و دوایە وەژەکە بە بڕوای من بەداوای لێبوردنەوە لە بینەرانی ئازیز کۆمەڵە پرسیار و سەرنج و تێبینی تری زۆر هاتووە بەڵامی تر کاتی بەرنامەکانمان هەر ئەوەندە دەرفەتی یانکە تاوتیان بکەین هەوڵە دەین لە بەرنامەکانی ئایندەدا بێینەوە سەریان لێرەدا موحسین کەریم ئەندامی مەکتەبی سیاسی حیزب کۆمونیستی کرێکاری کوردستان و سەر و سەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی پێشنگ تیڤی بژین ئازیزان کاتێک کە لە بەردەماندا ماوە جێی خۆیەتی دووبارە تەماشای ئەو دۆکومنتارە بکەین لە پەیوەند بە کوشتنی بەکر عەلی و هەروەها مامەڵەی پارێزگاری کۆن لەگەڵ دەستفرۆشان لە ناوەڕاستی نەوەتەکاندا ئەویش دوو ڕۆژ بەر لە ئێستا یەکی ئەیلول ساڵ ڕۆژی تیرۆری بەکر عەلیە ئەوە دو ساڵ بەر لە ئێستا سالار عزیز پارێزگاری ئەو کاتە لە کەناڵی ڕووداودا کۆمەڵە قسەی کرد و ناڕەتیڤێکی جیاوازی گێڕایەوە و لەم بارەوە پێشنگ تیڤی ڕێپۆرتاژێکی ئامادە کردبوو سەبارەت بەو کەیسە و هەروەها بەشێکتر لە ئیدعا و قسەکانی سالار عزیز ئەم دۆکومنتە دەبینین و بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤی کۆتایی تێت تا هەفتەی کاتێکی خۆش دەیکەواتە ئێمە لە ناو ئەو خانە قوڕینانەدا لەگەڵ ئەسپێ و ماردا چیەکەی
گەر حقیقت با 1 میلیگرام لە گیانی سەرانی حکومەت داماوە بابێن خۆیان واتەنی لە نزیکەوە بۆ چوونەکانمە لە بێژنی واقعیدەی. شوێن یاریگای سلێمانی و کات 1 ئایاری ساڵی 1994 لە مەراسیمی ڕۆژی جیهانی چینی کرێکار نوێنەری بێخانەولانەکانی حامیە بەکرعەلی وتەیەک پێشکەش دەکات و دەبێتە مایی پێشوازی گەرمی هەزاران کەسی ئامادەبووی ئەم مەراسیمەکە. ئایا ئێمە پێمان باشە ئەو حەزارەتەی حکومەتی هەرێم بە ناوی ئیدانەی کەرامەتی ئێمەکە لەو دیو دەرگاکانمانەوە بێ؟ حامیە شوێنی ژیانی ئەو ئاوارە و بێماڵانە بوو کە بەتەنەکە و کەرەستەی زۆر سەرەتایی 4 لایەن بۆ خۆیان دروست کردبوو شەوی تێدا بکەنەوە. دەسەڵاتدارانی سلێمانی بە سەرۆکایەتی پارێزگاری ئەو کات سالار عەزیز بە بیانووی نەبوونی تاپۆ بەردەوام ئاوارەکان لەژێر فشار و هەڕەشەی چۆڵکردنی ئەو شوێنە بوون. لە وتەکەیدا ئەگەر باز دەڕەتکردنەوەی ممتەلەکاتی دەوڵەتە ئێوەش مەڵبەندی ڕێخستی سلێمانی چۆڵکەن و بێنەوە بە حکومەتی هەرێم لەقی سوواریش باچۆڵی کە و بیاتەوە بە دەوڵەت ئێزاعەکەی کاکە حەمەش باچۆڵی کە بێتەوە بە زەراعەکەی جاران زۆر جێی تریش ئێمەش حامێ سۆڵەکەین و ئەڕۆین بە ئەو کاتە ئەویش بێتەوە ناڕەزایەتی دانیشتوانانی حامیە بە ڕابەرایەتی بەکرعەلی درێژەی بوو. تا پاییزی هەمان ساڵ و کوشتنی بەکرعەلی هەر بە دوای ژیان سەرنەوە لە بەکرعەلی لە خۆپیشاندانێکی بێخانەولانەکانی حامیە لە بەردەم بینای پارێزگا 5 تۆمەت بۆ پارێزگاری ئەو کاتی سلێمانی سالار عەزیز ڕاکێشرا و لە زۆربەی دیداری دەستگا ڕاگەیاندنەکاندا ڕوبەڕووی ئەم پرسە دەبێتەوە. لە دوا دیداریدا لە بەرنامەی باڵۆنی کەناڵی ڕوودا و لە کۆتایی مارسدا بەرپەرچیدایەوە کە کوشتنی بەکرعەلی بە بەرنامە ئەنجام درابێت و تەنانەت بێ ئاگایی خودی خۆشی نیشاندا و گوتی وەڵی کاگەوە لە دەستم دەرچوو ڕام کرد بە شوێنی ئەوانە ڕایان کرد و منیش لەو سوچەکە لای ماڵی ملازەمە لەوێ بوو تەقەیەکم کرد بە ئاسمانە بەریکەوە. وێڕای نیشانەی پرسیار لەسەر ئەوەی گوایە فیشەکێک بە ئاسماندا تەقێنراوە و بەر بەکرعەلی کەوتووە. 2 ساڵ بەر لە ئێستا لە کەناڵی کوردستان 24 بەم شێوەیە باسی لە ڕووداوەکە کرد. وتی وەڵی من ئەو ڕای کرد و منی ڕای کرد ویش دەماچێکم ببوو لەم بە عەرزەکەەوە بە ئاسمانە و لەم بابەتانە. لەسەر کوشتنی بەکرعەلی چەندین کەس لە کەناڵی جیاوازەوە یادەوەریەکانی ئەو ڕۆژەیان گێڕایەوە. 1/2 سەعات پێش کوشتنی بەکرعەلی لە نووسینی ئالان دانیار یەکێک لە ئامادەبوو شاید حاڵی ڕووداوەکە و دەگەڕێتەوە کە لە کاتی خۆپیشاندانەکەیدا بەکرعەلی جێگەی ئامانجی چەکدارانی دەسەڵات بوو و خۆپیشاندەران کاریان بۆ هەڵاتنی بەکرعەلی دەکرد. هەروەها ئەو دەنووسێت وەک بڵێیت چەکدارەکان ئەمری کوشتنی بەکریان پێکرا بوو و دەبوایە بکرێت. هەروەها لە درێژەی نووسینەکەیدا دەڵێت کە کاتێک تەرمی بەکرعەلیان وەرگرتەوە فیشەکێک بەرتەنیشت لوتیەوە کەوتبوو و پشت سەری هەڵتەکاندبوو. لەم بارەوە تایر حەسەن لە گفتوگویەکی ڕادیۆ پێشەنگدا دەڵێت ئەو فیشەکە لە دوورەوە پێوەی نەنجاوە لە نزیکەوە پێوەینراوە بۆیە پشتی سەری ئاوە هەڵتەکیوە دوایی بە تۆپە لەفاف خوێنەکەیان گرتوێتەوە. لە تەواوی گێڕانەوەکانیدا سالار عەزیز دەڵێت کە تەقەکەری داوەتە داوەر و لە دیمانەیەکدا لەگەڵ ئاوێنە کە مارسی 2012 بڵاو کراوەتەوە ئاماژە بەوە دەکات کە لە بەردەرکی سەرا زلەیەکی لە پۆلیسی هاتوچۆ داوە کە پارەی لە شۆفێرێک وەرگێت بوو. لەم بارەوە دەڵێت ڕەنگە یەکێک بڵێ ئەی بۆ نایدا بە مەحکەمە، منیش پێی ئەڵێم بگەڕێرەوە ئەو سەردەمە و بزانە دام و دەستگای یاسایی لە چه ئاسەکدا بووە. لەسەر چارەنووسی تەقەکەر پارێزگاری کۆن دەڵێت کە زانیاری نییە
چونکە سیویەکی ئاب بەسەرداهات. هەڵبەت سیویەکی ئاب 2 ساڵ دوای کوشتنی بەکرعەلی بوو. لە ژمارەی 164 بڵاوکراوەی بۆ پێشەوە نامەیەک بە واژۆی بەکری حاجی سەفەر بۆ سالار عەزیز لە بەرواری 1995 بڵاو بۆتەوە و ئاماژە بەوە دەکات کە لە ناوبردنی ئەو کەسەی ئامانج بوو ئەنجام درا. ئەو کەسەش بە تەقەکەری بەکرعەلی چاولەکراوە. لەسەر لێدوانەکانی سالار عەزیز عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە بۆ پێشەنگ تیڤ دواو گوتی: ئەو کەیسە هێشتا زیندووە، بۆ هۆیەوە زیندووە چکە یەکلایی نەکراوەتەوە بۆ تا ئەو کاتەش ئەو کەیسە یەکلایی دەکرێتەوە. سالار عەزیز ناتوانێت خۆی لە تۆمەتباربوونی ئەو کەیسە بچێتەوە، بەتابەتی کە هەمومان دەزانین کە وەختێک سالار عەزیز لە هەر شوێنێک دەردەکەوێت، هەر کەسێک میکرۆفۆنە خاتە بەردەمی، هەر گفتوگۆیەکی لەگەڵ دەکرێت، ناچارە کابرای ڕۆژنامەنووس پرسیار بکە کە باسی تیرۆری بەکرعەلی لەگەڵ بکات. هۆکارەکەی هێشتا ئەم کەیسە یەکلا نەبووەتەوە و ئەو هێشتا سالار عەزیز تۆمەتبارە بەوە. ئەمە لایەنێک. دووەم مەسەلەوەی ئەم ڕووداوە ڕووداوێک نییە 100 ساڵ لەوە پێش بێ، ڕووداوێکی تازەیە، شاید حاڵەکانی زیندوون، بەڵگەنامەکانی زیندوون هەر بۆ هۆکارە زۆر سادەیە کە بەڵگەنامەکان زیندوون و شاید حاڵەکان زیندوون و سالار عەزیز وڵامێکی بە هیچ کامێک لەوانە نییە ئەو کەیسە کراوەتەوە. جیا لەوانەش من لام وایە تا ئەو کاتەکە مەسەلەی بێخانەولانەیی، مەسەلەی بێسەرپەنایی لە کۆمەڵگەی کوردستانە هەبێ، تا خەڵکێک ناچار بێ بۆ بەڕێوەچوونی ژیانی عارەبانە فرۆشی بکە، دەستفرۆشی بکە، لەسەر کوچەیەکدا ناچار بێ بە سەرما و گەرمای زستان خەریکی شت فرۆشتن بێ، تا ئەو کاتەی خەڵکێک ئاوارە بن، بێخانەولانە بن، تا ئەو کاتە ئەو کەیسە بە زیندوی دەمێنێتەوە و ئەوە سالار عەزیزە بێ لە شوێنێکدا ئەم دۆسیە کراوەیە یەکلا بکاتەوە. هێشتا سالار عەزیز تۆمەتبارە و ئەو قەزیە هەر بە زیندوی دەمێنێتەوە تا ئەو کاتەی ئەم مەسەلەیە دەمێنێتەوە. بەدەر لە کەیسی بەکرعەلی سالار عەزیز بە مامەڵەی توندی لەگەڵ دەستفرۆشانیش دەناسرێتەوە. لە چاوپێکەوتنەکەی ڕووداودا گوتی کە لە خەمی دەستفرۆشاندا بووە و جێگەی تایبەتی بۆ پەیداکردوون، بەڵام هەرزوو ئەم قسانەش وەڵامی پێدرایەوە و شایەتی لەسەر پێچەوانەی ئەم قسانە درا. نە هیچ جێگایەکت بۆ ئێمە پەیدا کردبوو و نە هیچ بەدیلێکت هەبوو لە بەرامبەر ڕاونان و شکاندنی عەرەبانەکانمانە هێرش بۆ سەر خەڵکی دەستفرۆش شەقڵدان لە کارتۆنەکانیان لە بەردەم مزگەوتی گەورە، لە جادەی کاوە، لە خانەقا، لە سەرکارێز، لە سەهۆڵەکە، لە هەموو ئەو شوێنانی ناوشاری سلێمانی. شخصی خۆم چەندین جار لەلایەن بەکرێگیراوەکانی سالار عەزیزەوە عەرەبانەکەم حجز دەکرا و دەبرا لە بینایەک دادەنرا، ڕۆژی 10 دیناریان داوا دەکرد بۆ وەکو غەرامە کە عەرەبانەکەمان بدەنەوە. بیرم دێت بۆ 3 ڕۆژ من نەمتوانی ئەو 10 دینارە پەیدا بکەم و بیدەم و پیان و عەرەبانەکەم بدەنەوە. سەرنجام 3 ڕۆژ کە چوم عەرەبانەکەم مردکردنەوە داوای 30 دیناریان لێ دەکردم. بە حاڵێکی زۆر هەتا توانیم 20 دینار پەیدا بکەم لە دۆست و ناسیاوی خۆم و عەرەبانەکەم سەرنجام وەربگرمەوە. ئەو دڵز و میوەی کە لەسەر عەرەبانەکەم بوو کاتێک کە دەستگیران کردبوو هەمی خراپ ببووە بۆ مای زەرەرکی زۆر بۆ من. شایەنی باسە کە هەر لە ساڵی 1994 لەسەر ڕەفتار لەگەڵ دەستفرۆشان هونەرمەند سەردار عەبدوڵڵا کاریکاتێری لەسەر کێشا بوو. هەروەها هیوا مەجید فەرمانبەر لە شارەوانی سلێمانی باز دەکات کە لە ئەنجامی ناڕەزایەتی کۆمەڵێک فەرمانبەر سالار عەزیز هەڕەشەی کرد و گوتی بۆکسی ئامادە کرد و وتی ئەزانم هەموو کێشەکانی سلێمانی ئێوەی ئاژاوەگیر و کۆمۆنیست کە سەر بە حیزبی کۆمۆنیستن دروستان کردووە. شەقێکی بۆ کاک محەممەد داوەشاندەوە و بەڵام بەری نەکەوت. پێیوت بەس بۆم دەرکەوێت کە تۆ ئەندامی حیزبی کۆمۆنیستیت ئەتکوژم. موحسین کەریم لەسەر چاوپێکەوتنەکەی سالار عەزیز دەنووسێت کە بۆچی ناوبراو هێندە لە حیزبی کۆمۆنیستی کرێکاری تووڕێیە و باز لە بەرگری حەزب دەکات لە خەڵکی حامێ و دەستفرۆشان و هەروەها دەڵێت هێشتا سێبەری وەستانەوەی حیزب دژی پلانەکانی دژی خەڵکی زەحمەکێش و دەستفرۆشان و ئاوارە لە مێشکیدا دەزرینگێتەوە.
لە پەیوەند بەم کەیسەوە دیسانەوە عەبدوڵڵا مەحموود دەڵێن هەموو خەڵکی سلێمانی بەتابەتی دەستفرۆشان و بێخانەولانەکان سالار عەزیز بۆتە ڕەمزی سەرکوت و شەقدان لە دەستفرۆشان و هێرش بۆ سەر خەڵکی بێخانەولانە. دۆخی دەستفرۆشان و کوشتنی بەکر عەلی شاید حاڵی زۆر هەن و قسە جێڕانەوەیان جیاوازی زۆرە لەگەڵ جێڕانەوەی پارێزگاری کۆنی سلێمانی. دەیگەروایە با حکومەتی هەرێم تەنها یەک شەو شاشەی تەلەڤیزیۆنەکانی بدا بە ئێمە تا بزانین ئێمەش چەندان بڕیار و ڕای پێچەوانەی ئەوانەی ئەو نیشانە دەین. ئەو کاتە دڵنیام ناسەر حکومەتی هەرێم ئەبێ هەڵوێستەکانی بەتەڵ